بازاڕی بۆرسەی نەوت و سوتەمەنیەکانە لە هەولێر بەرزبوونەوەی نرخی نەوت بازاڕەکەی ڕاگرتووە. لەم بازاڕە یەک بەرمیل نەوتی سپی لە نێوان 220 تاکو 240,000 دینار بە گوێرەی کوالێتی نەوتەکە مامەڵەی پێوە دەکرێت. لە ویزگەکانی سوتەمەنیش 1 لیتر نەوت سەروی 1000 دینارە. نرخی نەوت بە 220,000 نفتی بێجی و بەغدا و ئەوانە. هۆکارەکەی ئەوەیە نرخی نەوت کەمە، نەوت کەمە لە بازاڕی نەوتی دووەلیش بەرز بیتەوە. هەرنی ئەو ڕۆ 1 لیتر نەفت نەبووە. بەرزبوونەوە و نازیێگیری نرخی نەوتی سپی و ڕێگریکردن لە هێنانی نەوت لە پارێزگاکانی تری عێراق بۆ هەرێمی کوردستان گرفتی بۆ بازرگانانی سوتەمەنی دروست کردووە. هەر بازاڕە گرانی زۆر بەخۆوە دیت ئەو کەسانێک کە ئیش لەو بارەی دەکەن ناتوانن وەکو پێویست ئیش بکەن، چونکە لە بەرەوەی سعرەکان زیاد بەرز بوویتەوە. نرخی نەفت بە 100,000 دیناری 120 ناتانی ئەتوو بکڕی بەڕاستی لە تانچیدا بنێسبێنێ دەیەوێت 170 ئەتومالە 220 جا لەبەر هەندێکە کەمیش خەڵک ئیش دەکات لەو بوارەی. حکوومەتی عێراق لێ ناگەڕێ هیچ نەفتێک بەبێ مەنەفێش و شت داخل بێ. ئەو مەنەفێسش لەسەر سەرمایەدارەکان یعنی مەسەلەن ئەوانەی ئەمە دەینین لەسەرمە گران ڕاوەدەست. بازرگانەکان ئەو شتێک هەیە مەسەلەن کابرا سەرمایە خۆی ناخاتەمە ترسی وەسعەکە مستەقیل نییە بەڕاستی وەسعی نەفت ناسەقام ژیرەی بەخۆیەوە دیتووە. نەوتی سپی سەرڕای بەرزبوونەوەی نرخەکەی ڕێژەکەی لە بازار کەم بۆتەوە بە ئاسانی دەست هاوڵاتیان ناکەوێت. ئێستا لە بەشێک لە وێزگەکانی سوتەمەنی نەوت بۆ فرۆشتن نییە، هاوڵاتیان دەبێت بەدەبە لەسەر شەقامەکان بیکڕن. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.